ئەی دکتۆر دلەی کزی ناوی بابی خۆم نۆم ناکات. ئەمن بیدایەتی بەردەک لە زەرداوم بوو، بەردەکی 15 ملیمی. چوومە چەند دکتۆرێکی گوتیانە من عەمەلیات. ئەویش چووم لە ڕزگاری لێیان نەدەکردم، گوتیانەوە جیازەمان نییە. خەستخانەکان دیش تێچویان گەلە گران بوو، دەسعەق گران بوو پێ دەرنەچووم. گوتیانم بڕۆکن دلێرشینەی ئەو دکتۆرێکی باشە و خێرخوازە تێلگەی ئیشەکە لۆ دەکاتن بە کەمترین سعر. ئەمنی شاتمە ئێرە لێرکانە دکتۆر 4 عەمەلیاتی لۆ کردیمە، هەر 4 عەمەلیاتی گەورە، یعنی یەک لێکی گەورەتر لۆ کردیمە. ئەوە چەندە لێرەمە تەقریبەن 2 هەفتەیە ئەم لێرەمە هەموو تێچووی خەستخانەی هەمویان لە ئەستۆ گرتیە. هەتا ئێستا ئەو عەمەلیاتانەی دکتۆر دلێر لۆی کردیمە، هەر دکتۆرێکی دیبە بە 7 ملیۆنیش لۆی نەدەکردم، ئەو لە ئەستۆی خۆی کرد لۆی کردم. خوا خێری حاجە ڕزگاریش بنووسی کە زۆربەی عیلاجەکانی ئێرە و مانەوە هەمووی لە ئەستۆی خۆی گرتیە. 2 هەفتەیە لێرەمە هەتا ئێستا لێ نەگەڕانە سپارەی و ئەسەر بکەم. یەک بەتڵی عیلاج چوون بیکڕم پێم نەکڕا، داوای 2 بەتڵیان کرد، بەتڵی بە 70,000 دکتۆر دلێر شینە، هەستایە 5 بەتڵی لۆ دانامە کە بکرێتە قەڵبم. خوا خێریان بنووسی، خوای گەورە پاداشیان داتەوە. ئەی دکتۆر دلەی کزی ناوی بابی خۆم نۆم ناکات. ئەلحەمدولیلا خێرخوازێکی دەرجەیەکە تاچی نیە لەسەر دنیاە، نازان کۆت عەد و پاداشی بدەمەوە. ماوەیەکی زۆرە دەنارێنیت لەو نەخۆشی چەند دکتۆری چوونە داوای ئەو پێشەکی زۆریان کردیا، دەرەسمان دەرنەبوو ڕاستی. وەڵڵا ئەلحەمدولیلا خوا خێری بنووسی هاتین ئێرە هەمووی ئەستۆ گرت، گوتی هەت مشکلێکی هەبیت هەموو ئایدی خۆم و هیچ مشکلەتان نەبیتن. ئەمە زۆر مەمنونم، ئێرەمانی خوای سوپاس دەکەین ئینشەڵڵا. ئەمن وەکو پێشمەرگە کە پێشمەرگەش بووم زۆر جێشم کرد، هیچیشیان لۆ نەکردم، یعنی پارەش یەکسە زۆریان داوا دەکرد. تێرەگەی هاتمە خەستخانەی میهرەبانی، خەستخانەی میهرەبانی خەستخانەی فەقیرانە، خەستخانەی پێشمەرگانە، خەستخانەی بێسەرپەرشتانە، خەستخانەی هێتیمانە، خەستخانەی هەموو فەقیرەشیە. هیوادارم ئەوەی شتێکی بەدەستە و قەلەمی بەدەستە، هیوادارم هیچ ئیشەکی خەستخانەی میهرەبانی ڕانەگری، لەبەرەوەی ئەوەی بە یەک قەلەم یارمەتی ئەو خەستخانەی بداتن، خوای گەورە لە دنیا و لە قیامەت پاداشتی دەداتەوە، سەربلندی دەکاتن. لەبەرەوەی خەستخانەی میهرەبانی ئەوەی لۆمنی کرد لۆ کەس ناکرێتن، لە هیچ خەستخانەکی ناکرێتن. هیوادارم ئەوەی شتێکی بەدەستە و قەلەمەکی بەدەستە، هیوادارم بە هیچ نەوعەکی بە هیچ شێوەیەکی هیچ ئیشێکی خەستخانەی میهرەبانی ڕانەگریتن، خوای گەورە ئینشەڵڵا پاداشتان دەداتەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی